جۆڵان چشمیلانەکەی جاران چۆن داوێ نێوانمان وابێ گیانە با یادی سەیرانەکەی نۆداران بریندارم بریندارە ئێستاش مەیلم هەرمان ئێستاش مەیلم هەرمان دڵێکەو نەگۆڕاوە ئێستاش دەنگدانەوەی چرت پەی جوانە لا گوێ ماوەکو خۆی ماوە گیانە با یادی ئەو هەموو ژێر جوانە بریندارم بریندارە جوانە دەستان خۆش بێ هاوڕێگیان ئێوە چۆنن باشن منیش لە دەوری سەعات 1:30 یان دوای 1:30 ئەگەینە لای ئێوە و ڕۆژنامە نووسێکی تەلەڤیزۆنی زوومیشم لەگەڵایە بۆ دۆکۆمنتەریەک بە هیوام لەوێ یەکتری ببینینەوە و پرۆمۆیە شتێکی جوانە دەستان خۆش بێ یاخوا لە کۆتاییەکانی ساڵی 2015 ئەو کاتێک کە قۆناغی یەکەمی زانکۆمان تەواو کرد لەگەڵ مامۆستای بەڕێزم دکتۆر تەحسین عەبدولکەریم زەنگەنە بڕیارماندا کە کتێبێک دەرکەین دەربارەی مێژووی یاری و یاریە وەرزشیەکان لە باخچەی مناڵاندا بە حکمی ئەوەی کە من خۆم مامۆستا بووم لە باخچەی مناڵانی ئەرخەوان ئەو پێشنیازە کە لە ڕاستیا بۆ یەکتریشمان کرد هەردووکمان متتەفق بوون لەسەر ئەوەی شتێکی وا بکەین لە 2016 ئەم کتێبە بەرهەم هات بە ناوی مێژووی یاری و یاریە وەرزشیەکان لە باخچەی مناڵاندا تەبەن ئەم کتێبە باس لە مێژووی دروستبیونی یاریەکە کەی دایکان و باوکان یاریان بۆ مناڵەکانیان دروست کرد هەر لە سەردەمی بەردینەوە هەتاوەکو دوایەمین جۆری یاری کە مرۆڤ دروستی کردووە ئەو مێژووەمان گێڕاوەتەوە مێژوو لە ناو ئاینەکانە مێژوو لە ناو کللتورەکانە کللتورە جیاوازەکانە و بەتایبەتیش لە ناو کللتوری کوردیە بەشێکی تری کتێبەکە جگە لە مێژووی یاری هەموو تیۆرە دەرونیەکانی یاریکردنی مناڵانی تایە بە تیۆرە دەرونیە کلاسیکیەکان و تیۆرە دەرونیە نوێیەکانیشەوە ئیتر تیۆری ڕاهێنان لەسەر لێهاتووی تیۆری دەرپەڕاندنی هێز هەموو ئەم تیۆرانە لەگەڵ جۆرەکانی یاریکردن کە مرۆڤ بۆ مناڵەکانی خۆی دروست کردووە لە بەشی دووەمیشدا شێواز و چۆنێتی جێبەجێکردنی یاریەکانمان لە ناو باخچەکانی مناڵانە باس کردووە چۆن مامۆستایان بتوانن ئەو یاریە لە ئەو یاریی کە ئەیانەوێ لە ناو باخچەکانیانە بۆ مناڵەکانیان جێبەجێ بکەن کە خوێندکاری ئەوانن ئەم کتێبە کتێبێکی باشە بۆ ئەو دایک و باوکانەی ئەیانەوێت تێبگەن لەوەی مناڵەکەیان بۆچی زۆرە جوڵە مناڵەکەیان پێویستی بە چ جۆرێک لە یاریکردنە و یان تێگەشتنێک بە
بە دایکان و باوکان و مامۆستایان بە تایبەتی لە ناو باخچەکانی مناڵانە بەوەی کە چ جۆرێک لە ئازادی بەندم بدەن لە هەڵبژاردننی یاریکردنە بە مناڵان و خۆیان چ جۆرە یاریەک هەڵبژێرن کە چۆن تەنها دایکان و باوکان و مامۆستایان چاودێری ئەوە بن کە مناڵەکە لە ڕێی یاریکردنەوە ئەزێتی خۆی نەدا یان شتێکی تر نەکا لە دەرەوەی یاریکردن بێ یان بگاتە دۆخێکی دەرونی وا کە هەندێک جار ڕۆەیە هەندێک مناڵ لە ئەنجامی تونند و تیژی خێزانیەوە ئەو دێت لەسەر بووکەڵەکانی خۆی بەتاڵەکاتەوە. لەگەڵ هاوڕێیەکی یەکجار ئازیزم کاک سۆران کەریم سعید کە لە خۆشەویستیە هەر من بەلالە بانگی یەکەم لە دوای کۆتاییێنانمان بە قۆناخی چوار لە زانکۆی سلەیمانی کە توێژینەوەکەی ئێمە لەسەر پیسبوونی ژینگە بوو بە ژاوەژاو بەڕێنمایی چەند دکتۆرێکی یەکجار بەڕێزمان و چۆن بڵێ بەوەی کە ئەو بەرهەمەی یانە توێژینەوەی کە ئێمە کردومان تا حدێکی زۆر توێژینەوەیەکی تۆزێک دانسقە بوو یان کەم کرابوو بۆیە بڕێرماندا کە کتێبەکە توێژینەوەکە بکەین بەم کتێبە بە ناوی پیسبوونی ژینگە بە ژاوەژاو دەنگ چییە مرۆڤ چۆن دەنگە بیستێت ئەو میکانیزمی بیستنی دەنگە چۆنە ئەو ئەندامەی کە ئێمە لێوە بیستین خێرایی دەنگ گۆڕینی ئەو دۆخە بڵین بێدەنگ و بێژاوەژاوەی کە مرۆڤێکی تایە و لە ڕێگەی دەنگێکەوە کە جاڕسکەرە ئەبێتە هۆیەوەی کە ژاوەژاوی بۆ دروست ببێ تایە تەبان هۆکارەکانی ژاوەژاو لەسەر جادە ئەو هۆکارانەی کە سروشکردن ئەو کۆرانە ئەو هۆکارانەی کە مرۆڤکردن جۆرەکانی ژاوەژاو هەروەها کاریگەریان لەسەر لایەنی دەرونی مرۆڤەکان بەسەر ئەوەشەوە ژاوەژاو کاریگەری لەسەر زیندەوەرەکان بە تایبەتی ئەو زیندەوەرانەی کە لە ژیانیانە پشت بە دەنگە بەستن هەروەها کاریگەری ژاوەژاو لەسەر هەندێک ڕوەک کە بە توێژینەوە دەرکەوتووە ئەو ڕوەکانەی کە لە ناو ژاوەژاوێکی زۆران بەرهەمیان کەمترە وەک لەوەی کە لە ناو مۆسیقایەکی هادی و ئەوەیە بن یان لە کەشێکی بێژاوەژاوا بن لە ناو ئەو کاریگەریە خراپانەی کە ژاوەژاو هەیەی لەسەر مێرووەکان تەوان هەر کاتێک جۆرێک لە مێروو بەهۆی ژاوەژاوێکی دیاریکراوەوە ناوچە و ژینگەی خۆی بەجێ بێڵێ بێتە هۆی ئەوەی کە جۆرە مێروویەکی تر کە ڕەنگە لەو شوێنەیە بە بڵاوی نەبێت ئەو زیاد بکات و ڕەنگە باڵانسی ئەو ژینگەیە تێک بدات کە لە بناغەوە لی دروست بووە. کتێبی سێهەم کە بیبلۆگرافیای شانۆیە نمایشکراوەکانی گروپی شانۆی کەمەندامانە منم بیبلۆگرافیای خۆشەویستەیەکی تایبەتم بۆی هەیە چونکە باس لە هەوڵ و تێکۆشان و خۆماندووکردنی کۆمەڵێک هاوڕێی کەمەندامەکە کە ویستویانە لە ڕێگەی شانۆوە داوا و توانا و دنیا بینیەکانیان بە کۆمەڵگەی کوردی بناسێنن. ئەم بیبلۆگرافیایە بەرهەمی پێشنیارێکی هەردوو هاوڕێی عەزیزم کاک ئەحمەی شێخ یەحیا سەرۆکی کۆمەڵەی ڕۆژ لەگەڵ کاک ئاسۆی نووری سەلیم دەرهێنەر کە شتێکی بچووک دروست بکەم بۆ کۆی ئەو شانۆیە نمایشکراوانەی کە
گروپی شانۆی کەمەندامان لە ساتی دامەزراندنیانەوە نمایشیان کردووە. کاتێک کە هاتمە ماڵەوە بۆ ئەوەی دیزایانی ئەو فکرێ بکەم، بیرم لەوە کردەوە کە بۆچی نەبێتە بیبلۆگرافیایەک بۆ شانۆیە نمایشکراوەکانی گروپی شانۆی کەمەندامان. تەبان ئەم گۆڕینە لەوە سەرچاوی گرت، یان با بڵێم هەنگاونانی من بۆ نووسینی ئەم بیبلۆگرافیایە وەکو کورد دەڵێ پێخستنە ناو کەوشەکانی کاک بوار نورەدین بوو. کاک بوار نورەدین کە بیبلۆگرافیایەکی یەکجار بە توانایی ئێمەیە، بیبلۆگرافیایەکی بۆ شانۆییەکانی پارێزگای سلەیمانی یان شاری سلەیمانی کردبوو کە من خۆم یەکێک بووم لەوانەی کە بە ئەرشیفەکەم بەشدار بووم لەگەڵ کاک بوار نورەدینە. لەناو ئەو بیبلۆگرافیایە ئەم دەلیلانەی شانۆی کەمەندامان بەدەستی کاک بوار نورەدین نەگەیشت بوو بۆی بتوانێت لەناو بیبلۆگرافیاکەی خۆیان جێگەی کاتەوە. بۆیە منیش فکرەکەم کرد بەوەی بیبلۆگرافیایەکی تایبەت بێ بە گروپی شانۆی کەمەندامانی کوردستان. تەبان من یەکەمین ئەو کتێبانەی کە لە سەرەتاوە دەستم کرد بە خوێندنەوەیان، یەکەمین کتێب و دووەمین کتێبێکیشیان ئیستاتیکا کەمال میراودەلی، دوای ئەویش کتێبی ڕاوی گردی ڕاش کە لە پشووی هاوینی نێوان شەشی بنەڕەتی و حوتی بنەڕەتی کە یکردە شەشی ئیبتیدایی یان سەرەتایی لەگەڵ یەکەمی ناوەندیە، لەو پشوۆیە خوێندمنەوە ئەو دوو کتێبە. ئیتر لەو ڕێگەیەوە من هاتمە ناو دنیای کتێب و ئەوانەوە. وەک هەر کوردێک تەقریبەن ئەوانەی کە ئارەزووەکەن تێکەڵ بە ئەدەب ببن دوای ئەوەی ماوەیە کە خوێندنەوە، من یەکەمین جار بە شێعر دەستم پێ کرد لە 1991 یان 92 شعرم دەستم کرد بە شێعر نووسین، بەس زوو وازم لێ هێنا، یان با بڵین تۆزێک دوورتر کەوتمەوە. ئێستا جارجارە شتێک زۆر کاریگەریم لێ بکە ئەمجا شتێکی کورتی دەربارە بنووسم وەکو شێعر. بەڵام لە ساڵی 2000ەوە دەستم کرد بە نووسینی کورتی لە چیرۆک. یەکەمین کورتی لە چیرۆکم لە 10/8 2000 لە ڕۆژنامەی ئەدەب و هونەری کوردستانی نوێ بڵاو بووەوە. تەوان ئەم یادگاریەکی تۆزێک ناخۆشی لەگەڵایە، ئەویشەوەیە کە من ئەم چیرۆکە خۆم بردم بۆ کوردستانی نوێ. ئەو کاتە خات و شیرین کاف لە پرسراوی لاپەڕەی ئەدەب و هونەر بوو، هەر بە چاپکراوی لەسەر وەرەقا چیرۆکەکەم برد. من لە 20 2000
تیپێکی شانۆمان دروست کرد بە ناوی تیپی شانۆی خوێندکارانی دواناوەندی جمهوری کوڕان. یەکەمین بەرهەممان شانۆییەک بوو بە ناوی شانۆیی تاوان کە من دەرهێنانەکەیم بۆ کرد و کاکسۆرانی هاوڕێم و هەردوو کاکسۆرانی هاوڕێم و کاکنیاز و خاتونیهایەت و هەروەها کاک سیروان و کاک سەرکەوت و ئەو برادرانە کاک بەهادین و کاک بەکر لەگەڵ کاک ئەحمەد ئیشمان لە شانۆکەیە کرد و لە یەکی 1992 لە قوتابخانەکەی خۆمانە نمایشمان کرد. تەوانم وێنانە لە کاتی نمایشە گیراون خۆی چیرۆکی شانۆیەکە باسی دوو زیندانی کراوەکە کە لەسەر کاری سیاسی دەستگیر کراون لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجە. طبعاً لەم دەینایە ڕووداوێکی خۆش ڕوویە و کاتێک کە نمایشمانە کرد لە قوتابخانەکەی خۆمان منیان بەستبووەوە بە وەکوەوەی کە بە دیوارێکەوە بێ، بەڵام ئێمە تەختەی شانۆمان دروست کرد بوو چکە لە قوتابخانەکە تەختەی شانۆ نەبوو، بە قوماش چواردەوری شانۆکەمان گرت بوو. پاسەوانەکان کە منیان بەستەوە و دەستیان کرد بە لێیانم ئەمەندە بە حەماسەوە لێیانم یەک بۆکسیان نا بە ناوسکمان لەسەر تەختەی شانۆکە بە پشتا خستیان مەخوارەوە. ئەلەویایە ئیتر شانۆکە تێک نەچوو، ڕێک بەبێ ئەوەی خۆیان تێک بن هاتنەوە هەر بە شەق و زلە خستیانەوە سەر شانۆکە. تەوانم کاک بەهادین لەگەڵ کاک بەکرا بەبێ ئەوەی بیاڵن هیچ شتێک بچێ یان ڕێڕەوی شانۆکە بوەستێنرێ، وەڵا هاتنە خوارەوە هەر بە شەق و زلە خستیانەوە سەر شانۆکە. ئەوە دینێکی زۆر جوان بوو لەو کاتەیە. تاوان بەداخەوە ئەم هاوڕێیەمان کاک ئەحمەد کۆچی دوایی کردووە کە ئەویش ڕۆڵی کەسێکی بینی کە دێ بۆ سەردانی دکتۆر. ئەمە کاک سیروانە کە ڕۆڵی نابینایەکی بینی، ئەویش ناساغەوە هاتووە بۆ لای دکتۆر. کاکیوە ڕۆڵی کارگوزارەکەی بەردەمی دکتۆرەکەیە بینی، کاکسۆران ڕۆڵی دکتۆریە بینی، کاکسۆرانی تر ڕۆڵی لێکۆڵەریە بینی. هەروەها نیهایەت خان ڕۆڵی دایکی زیندانی کراوەکەیە بینی لەگەڵ کاکیوای ترە، ئەویش ڕۆڵی برای زیندانی کراوەکەیە بینی. یەکێک لەو بەشانەی یان لەو کردانەی کە لەناو ئەم وێنانەیە ئەو کاتەیە کە یەکێک لە زیندانی کراوەکان کە بە کیمیاوی بریندار بووە سەردانی یەکێک لە دکتۆرەکانەکە و ئەبێتە هۆی ئەوەی کە کەشف
من ناوم حكمة معروفة ل 27/8/1973 لەگەڕێکی بەرخانەقا لە سلەیمانی لەدایک بووم. خوێندنی سەرەتاییم لە قوتابخانەی شادمانی تێکەڵ لەگەڵ دلێران تێکەڵ لە گەڕێکی حاجیاوە و خەبات تەواو کردووە. بۆ ناوەندی چوومەتە ناوەندی خەباتی کوڕان لە ئامادەییشم لە دواناوەندی جمهوری کوڕان لە گەڕێکی سەرشەقام تەواو کردووە. ئەم ساڵ لە سەرەتای ساڵی خوێندنی 2024-2025ەوە دەستم کرد بە خوێندنی ماستەرەکەم لە بواری ڕێگەکانی وانەوتنەوەی بابەتە کۆمەڵایەتیەکان. سەر ئەژنۆ وەرە بۆێرە خۆت تەخت کە لە بەردەمی ئەم بینەیە بەس ئەمنە ئەڵەی من تووشی نەخۆشی بووم. باشە ئەڵێ من تووشی نەخۆشی بووم لە بەردەمانیە و ئەڵی لەگەڵ ماوەسا و قسەم لەگەڵاکات. زانم ئەتەوێ بە یەکجارم و پرسیارەکانە بکەی بۆی بزانی من دوای 10 ساڵ چیم لێ هات، چیم کرد، چۆن ژیام، بەرەو چۆن ڕۆشتم، چیم بەسەر هات، چیم کردووە و لە چۆ بوو لە چۆ چیا بوو، چیم کردووە، هەموو شتە